بڕیارە مرۆ پەرلەمانی عێراق کۆ بێتەوە سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێردرێت دوایەوەی کە لە 14 تشرینی دووەمی ئەم ساڵەوە با بڕیارێکی دادگای باڵای فدراڵی سەرۆکایەتی لە محەممەد حەلبوسی سەرۆکی پارتی تەقەدم و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەرگیرایەوە. ئێستا کاندیدی سونەکان دیارین سێ کاندیدی مزای نمرۆ پەرلەمان دەنگی دەسەر دەداتیاننا کۆ دەنگی سونەکان تاچەدە دەتوانێت نەمبارەوە گرنگ بێت. زیاتر قسە دەکەم میوانەکەم بەڕێز محەممەد ئەلعەلەوی ئەندامی پارتی تەقەدمە لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز محەممەد ئەم کاتت باش سێ کاندید لە لایەنە بەهێزە سونەکان هەن بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق. پێتان وایە کامە کاندید دەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت؟ ئایا سونەکان دەتوانن ئەمڕۆ پرسێک لای بکەنەوە؟ ئێوارتان باش، ئێوارەی بینەرانی بەڕزیشتان باش. بەڵێ هەمومان دەزانین کە ڕێکەوتنی سیاسی هەیە بۆ دیاریکردنی پۆستەکان. ئێستش لە عێراقدا کۆمەڵێک ڕێکەوتنی سیاسی بوونیان هەیە. سەرەتا باز لە دیاریکردنی سەرۆکۆمار کرا لە ڕێکەوتنی سیاسی دوای ئەوەی کە هەموو لایەک سەرۆکۆماریان دیاری کرد. دواتر سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش دیاری کرا. بۆ نمونە ئەگەر پارتی سەرۆکی کۆماری هەڵ نەبژاردبە یاخۆ دەنگی لەسەر نەدابە ئەوە هەڵ نەدەبژێرا. بۆیە ئێمە دەبینین کە ڕێکەوتی سیاسی دەستی بەسەر هەموو شتێکدا گرتووە. ئێمە زۆرینەی سونەین، با ڕوون بێت زۆرینەی سونەش بەپێ ڕێکەوتنە سیاسیەکان سەرۆکی پەرلەمان هەڵبژێرێت، وەکو چۆن کوردەکان سەرۆکۆماریان هەڵبژارد، شیعەکان سەرۆکوەزیران هەڵبژارد. ئەم یاسایە پێویستە جێبەجێ بکرێت، پێویستە زۆرینە سەرۆکی پەرلەمان هەڵبژێرێت. باشە بۆچی سونەکان بەر لە ئەوەی کە ئەم پرۆسێ بخرێتە دەنگدانەوە ڕێک نەکەوتن لە نێو ماڵی خۆیاندا بۆی کە کاندیدێکی یەکگرتویان هەبێت بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق؟ بەڵێ ئەوە بابەتێک نییە تەنها پەیوەستێ بە سونەوە، بەڵکو برایانی کوردیشمان برایانی شیعیشمان نەیانتوانی کاندیدێک یەکلایی بکەنەوە. ئێمە دەزانین کە لە ماوەکانی پێشوودا ململانی هەبوو لە نێوان بەڕێز هۆشیار زێباری و بەڕێز عەبدولەتیف ڕەشید و کۆمەڵێک کاندیدی دیکەش کە بەرهەم ساڵحیش لە نێواندا. بەڵام لە کۆتاییدا زۆرینەی کورد کە پارتیە بەڕێز بەرهەم ساڵحی ڕەت کردەوە، دەنگیدا بە بەڕێز عەبدولەتیف ڕەشید. ئەمە هەم دەری دەخات کە ڕێکەوتنی سیاسی لەلایەن زۆرینەوە دەنگی لەسەر دەدرێت. من جارێکی دیکە جەختی لێ دەکەمەوە کە ڕێکەوتنەکان هەموو شتێک یەکلایی دەکەنەوە. بۆ نمونە شیعەکان خوارێ نەکەوتن سەدر شتێکی دەوت، چوارچێ و هەمانگی شتێکی دەوت. ئەمە شتێکی ئاساییە، سونەکانیش لەناو خۆیاندا ڕای جیاوازیان هەیە. هەر بۆیە هەموو شتێک پەیوەستە بە ڕێکەوتنی سیاسیە، بەڵام لە کۆتاییدا لایەنی زۆرینە جەختی لێ دەکەمەوە ئەو کەسەیە کە پۆستەکان دیاری دەکات. ئێمە زۆرینەین، ئێمە 60 پەرلەمانتاری سونەمان هەیە کە پشتیوانی کاندیدەکەمان شێخ شەعلان دەکەن بۆ ئەوەی بێتە سەرۆکی پەرلەمانی عێراق. ئێمە مافی خۆمانە، بەڕێز حەلبوسی سەرۆک پەرلەمان بۆ ئێستا نەماوە بەڕێز شەعلان دێنین. ئێمە پێویستە بڕۆمان بە یەک شت هەبێت. بۆ نمونە ئێستا بەڕێز موقتەدا سەدر زۆرینەی شیعەیە، بۆ نمونە زۆرینەی شیعە پاشە کچەی کرد، ئاساییە. پارتی بۆ نمونە زۆرینەی پەرلەمانی کوردی هەیە، ئەو سەرۆکۆماری دیاری کرد. هەر لەبەر ئەوە ئەم هاوکێشەیە بۆ سونەش دروستە. سونەیش دەبێت زۆرینە سەرۆکی پەرلەمان یەکلایی بکاتەوە. بەڵێ جارێکی دیکە جەخت لەو قسەیە دەکەمەوە، سونە پێویستە کاندیدەکەی کاندیدی زۆری نەبێت، وەکو باقی پێکاتەکانی دیکە بە پێچەوانەیشەوە زیان بە ئیتلافی ئیداری دەوڵەت دەگەیەنێت، زیان بە پرۆسی سیاسی دەگەیەنێت. زۆر باشە بەڕێز محەممەد، پێتان وایە لە 329 دەنگی پەرلەمانی عێراق ئەمڕۆ 166 دەنگی پێویست بەدەست دەهێنن بۆ کاندیدەکەتان. ئاماژەت بەوە کرد و چەند جار جەختت لەوە کردەوە کە دەنگی زۆرینە یەکلایی دەکاتەوە ئەم پرسە. ئەگەر دەنگی زۆرینە بەدەست نەهێنن هەڵوێستی لایەنە سونەکانی دیکە چی دەبێت بەرامبەر بۆ کاندیدەی کە سەر دەکەوێت بە پێ ڕێککەوتن بێت یا هەر بابەتێکی دیکە؟ بەڵێ من پێم وایە کە لە دانیشتنیەکەمدا دانیشتنی سەرۆکی پەرلەمان هەڵنەبژێرێت، ئەمە پێشبینی منە. بەڵکو ئێمە بڕوامان بە لایەنە سیاسیەکان هەیە، بڕوامان بە براکوردەکانمان هەیە کە لەگەڵمان دەبن، بڕوامان وایە کە بە یەک دەنگ لەگەڵمان دەبن برایانی کوردمان، بڕوامان وایە کە پێکاتەکانی دیکەیش لە چوارچێوەی هەماهەنگی بڕوایان بە پرۆسەی سیاسی هەیە.
بڕوایان بە بەڕێز حەلبوسی و پارتەکەی هەیە چونکە بەڕێز حەلبوسی و پارتەکەی زۆرینەی سونەن لەناو پەرلەماندا ئێمە بڕوامان بە یەک دۆسیە هەیە ئەویش دۆسیەکە ئەوەیە کە بۆ نمونە سونە لە دوای 2005 بڕای بە پرۆسی سیاسی هەبووە بەڕێز حەلبوسی تامەوە پێش ئێستا سەرۆکی پەرلەمان بووە سەرۆکی پەرلەمانیش لە پێکاتەی زۆرینە بووە کە ئێمەین بۆ نمونە ئەگەر بۆ سەرۆکی پەرلەمان بۆ زۆرینەی سونە نەبێت ڕەنگە پرۆسی سیاسی کێشەی بۆ دروست بێت ئەمە باشە بەڕێز محەممەدە و کێشەیە چییە کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەی ئەگەر ئەم پرۆسەیەکو خۆی بەڕێوە نەچێت لە بەردەم پرۆسی سیاسی عێراقدا کێشەیەک دروست بێت ئایا کشانەوەی سونەیە یا پارتی تەقەدومە بڵین بە سەرۆکایەتی حەلبوسی لە پرۆسی سیاسی عێراق ئەگەرەکان چین لە بەردەمە بابەتەکە جەنابەت باسی دەکەی بەڵێ بێگومان عێراق ڕوبەڕووی کێشەیەکی زۆر گەورە دەبێتەوە ئەگەر پێکاتەی زۆرینەی سونە سەرۆکی پەرلەمان هەڵەبژێرێت بۆ نمونە بە باسی ئەوە بکەین کە لە سەدا 30 هەموو عێراق سونەیە ئەگەر تۆ کێشە لە نێوان ئەو لە سەدا 30 دروست بکەی بێگومان ناوچەکەی دیکەیش ڕوبەڕووی کێشە دەبێتەوە ئێمە وەکو سونە لە سەدا 30 مان هەیە لە ناوخۆی عێراقدا بۆ نمونە بەپێی نوێترین پلانەکان ئامارەکانی وەزارەتی پلاندانان سونە لە سەدا 30 زیاترە بەڵام ئەگەر تۆ بیەی بابەتی جوگرافیا بکەیتە کێشە یاخود وا بکەی کە پێکاتەی سونە زۆرینەی پێکاتەی سونە سەرۆکی پەرلەمانی بەدەستێن ئەمە کێشەیە بۆ نمونە سەدرکشاوتەوە لە پەرلەمان ئەمە خۆی کێشەیە ئێمە ڕەنگە لە داهاتووشدا ڕوبەڕووی کێشەی ئیدارەدان و بەڕێوەبەردی وڵات بینەوە ڕەنگە کێشەمان بۆ دروست بێت لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا تاوەکو ئێستا عێراق زۆر کێشەی هەیە کێشەی دنیای هەیە تۆ دەی کێشەیەکی دیکەی بۆ دروست دەکەی ڕوبەڕووی تەقەدوم دەبیتەوە کە زۆرینەی سونەیە کێشەیەکی دیکە بۆ دروست دەکەی عێراق خۆی سەدان کێشەی هەیە دەی کێشەی تریشی بۆ دروست دەکەی پێم وایە چوارچێوە هەمانگی هەست بە مەترسیانە دەکەن دەنگ بە حەلبوسی پارتەکەی حەلبوسی دەدەن چونکە با پێت بڵم ئەگەر ئەم کێشەیە ڕوو بدات دەچینە قەیرانێکی دیکەوە قەیرانێکی زۆر گەورەش جا بۆ نمونە بەڕێز مەحموود مەشەدانی بێت ڕێزمان بۆ هەیە پیاوەیەکی بەڕێزە پیاوێکی خەباتکارە بەڵام ئەو مافی ئەوەی نییە ببێتە سەرۆکی پەرلەمان چونکە نوێنەرایەتی زۆرینەی سونە ناکات پێشتر مەحموود مەشەدانی سەرۆکی پەرلەمان بوو ئادایشی باش نەبووە باشە محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە پارتی تەقەدومیشە و لە هەڵبژاردننی دوای ئەنجومەنی پارێزگاکانیش توانی زۆرینەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگا لە بۆ سونەکان بەدەست بهێنێت بە بڕیارێکی دادگای فدرالی لە کارەکەی دوورخرایەوە ئایا مەترسی ئەوە نییە کە جارێکی دیکە دادگای فدرالی بڕیار لەسەر دوورخستنەوەی سەرۆکی پەرلەمان یا بابەتێکی لەم شێوە بکات لەو کاتەدا ئیترەما ئەتوانن ئێوە بڕوا بە بڕیارەکانی دادگای فدرالی بکەن یا چۆن شەرعیەت بەم بڕیارانە دەدەن بەڵێ جارێکی دیکە جەختی لێ دەکەمەوە بابەتی یاسایی لە ناوخۆی عێراقدا کۆمەڵێکی زۆر لێکدانەوە هەڵدەگرێت بڕیارەکانی دادگای فێرداڵی وەکو هەمووان دەزانین کە هەمووان ڕێزی لێ دەگرین و بڕیارێکە کە یەکلاکەرەوەیە تەنانەت پارتیش ئەو کاتەی کە بەڕێزۆ شارزێباری دوورخراوە لەیان دادگای فێرداڵیەوە پارتیش ڕێزی لێگرت و ڕاشیگان بڕیارەکە کۆتاییە هەرچەندە پارتی نیگەرانی هەبوو بەڵام پابند بوو پێویستە جارێکی دیکە جەخت لێ بکەینەوە پێویستە چارەسەر بدۆزینەوە چارەسەر لە ڕێگەی یاساییەوە بدۆزینەوە بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی و لێکدانەوەکان بۆ بڕیارەکەی قسەکانی بەڕێز حەلبوسی زۆر ڕاستە هیچ بەندێکی دەستوری نییە کە ڕێگە بدات دادگای فیدراڵی سەرۆکی پەرلەمان دوور بخاتەوە تەنانەت دادگای فیدراڵی لە دوورخستنەوەی حەلبوسیدا نەگەڕاوەتەوە بۆ پەرلەمان ئەمە کێشەیەکی زۆر گەورەیشە پێویستە لەسەر هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەت کە ئەنجومەنی فیدراڵی پێبگێنن کە ئێستا ئەنجومەنی فیدراڵیمان نییە ئەنجومەنی فیدراڵی هەبوایە پێم وایە ئەم کێشانە ڕووی نەدەدات ئەنجومەنی فیدراڵی هەر پارێزگایەک نوێنەرێکی تێدا دەبێت و کێشەکان یەکلایی دەکاتەوە دەکرێت هەموو کێشانی لە دادگای فیدراڵی دروست دەبێت ئەنجومەنی فیدراڵی یەکلایی بکاتەوە هەر لەبەر ئەوە دەستوری عێراق پێویستە بە شێوەیەکی نمونەی تەواو بکرێت واتە هەموو پارچەکان یەکسان بن هەموو پارچەکانی وەکو یەک جێبەجێ کرێن چونکە لە هەندێک شوێنی دەستوردا لێکدانەوەی جیاواز هەیە ئەمە ژوا دەکات کێشە دروست بێت بۆ نمونە بەشێک لەو دەستورەی کە لە عێراقدا ئێستا هەیە بەشێک لە پێکاتەی سونە لە ساڵی 2005 دەنگیان پێ نەداوە بەشێک لە شیعەش ئەسڵەن نیگەران بوو لەو دەستورەی کە نووسرایەوە
هەر لەبەر ئەوە پێویستمان بەوەیە کە سیستەمەکە بەتەواوی ڕێک بخەینەوە بەبێ ئەوەی هیچ پێکاتەیەکی عێراق پشتگوێ بخەین. پێویستە لەسەر پەرلەمانی عێراق چوارچەوە دەستوورەکان پێداچوونەی بۆ بکات، دەستورێک دابڕێژێت کە لە بەرژەوەندی هەموو لایەک بێت، دەستورێک دابڕێژێت کە پرۆسەی سیاسی تەواو بکات، نەک بۆ نمونە ڕۆژێک کێشەمانە بێت ڕۆژێک باشین، ڕۆژێک کێشەمانە بێت ڕۆژێک کێشەمانە بێت لەگەڵ بەڕێز محەممەد ئەلعەلەوی ئەندامی پارتی تەقەدم لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی. زۆر سپاس.